بەڵێ دوای کۆبوونەوەی سەرۆکاتەکەی هەرێمی کوردستان وەروەها دوایین لێدوانی گوتەبێژی حکوومەتی عێراق سەبارەت بە ناردنی 320 میلیارد دیناری هەرێمی کوردستان بۆی کە ئاماژەی بەو کرد کە ئەمە حەقێکی هەرێمی کوردستانە. من وردەکاری ئەمە لەگەڵ دکتۆر جوتیار عادل گوتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان قسە دەکەم، کۆمەڵێک پرسیار هەیە ئاراستە دەکەم. سپاس بۆم دەرفەتە لەوە دەست پێ دەکەم گوتەبێژی حکوومەتی عێراق دوێنێ بەڕوونی ئاماژەی بەوە کرد کە 320 میلیارد دینار حەقی هەرێمی کوردستانە. ئەمە تا چەند وا دەکات کە پابەندبوونێک لایەن حکوومەتی عێراق هەیە بەرامبەر هەرێمی کوردستان و ئێوە گفتوگۆتان لەگەڵدا کردوون بۆی کەی 320 میلیارد دینارەکە دێت؟ طبعاً وەکو جەنابی سەرۆکی حکوومەت ئاماژەی کرد لە بەر لە یەک دوو ڕۆژ کە ئەم مەسەلەیە ئەمە مافێکی خەڵکی هەرێمی کوردستانە پاداش نییە، بۆیە ئەمەش کەمترین پشکی هەرێمە کە دەینێرن و پێی ئیتیفاق کراوە تا بودجەی 2021 پەسەند دەکرێت بە پێی ئیتیفاقی نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی بەغدا. بەڵام نیەتی حکوومەت نیەتێکی بە ئەرێنی دەبینین و هەنگاوێکی زۆر باشە و جەنابشتان دەزانن حکوومەتی هەرێم وە کابینەی نوێم لە سەرەتایی دەست بەکاربوونی یەکەمین هەنگاوەوە بوو سەردانی بەغدایان کرد بۆ چارەسەرکردنی ئەو کێشانەی کە لە نێوان هەرێم و بەغدا هەیە هەڵپسراون تاکۆ ئێستا هەندێکی چارەسەر کراون. ئێمە ینی دڵنیاین لە خۆمان کە ئێمە کەناڵی گفتوگۆ بەردەوام دەبێت لەگەڵ بەغدا و بە پێی شایستە داراییەکان و بە پشبەستن بە دەستور ئێمە گفتوگۆەکانمان لەگەڵ بەغدا لە سەرەتاوە دەست پێمان کردووە. بۆیە ئەمە حەقێکی هەرێمی کوردستانە، حەقێکی خەڵکی هەرێمی کوردستانە بێ حکوومەت و هەموو هێزولانە سیاسەکانی عێراق بە قەناعەتەوە ئەم شتە لە بەرچاوی خۆیان دابنێن. ئەوە چی لەسەر لێدوانەکەی گوتەبێژی حکوومەتی عێراق کە دنیای ئاماژەی بۆوە کرد؟ طبعاً حقیقەتەکانی باس کردووە و ئەماش التیزامێکی وەکو باسم کرد لەلایەن حکوومەتی عێراقەوە بەرامبەر بە هەرێم لە چوارچەوە ئیتیفاقی کە لە 15 2020 ئیمزا کرا. هیوادارین ئەم نیەتە ئەرێنیە بەردەوام بێت و بێگومان ئەمە وەکو باسم کرد ئەمە حەقێکی هەرێمی کوردستانە. باشە دکتۆر، دوێنێش ئاماژە بۆ کرا لە کۆبوونەوەی سەرۆکاتەکە کە شاندێک هەرێمی کوردستان سەردانی بەغدا بکات. وا دەکە دیاری کراوە و پێک هاتە و ئازی شاندەکە دیاری کراوە تا ئێستا و کەی سەردان دەکات؟ طبعاً ئەمە لەم زوانە وەفدەکە دەستنیشان دەکرێت و ئەو کاتێک کە سەردانش دەکرێت ئەو وەفدە سەردان دەکات ئیعلان دەکەین. پێی ئەو لێدوانەی ئەحمەد مەراد تەڵال بێت کە دەبێت ئەوان نیەتی خۆیان پیشاندا بۆ ناردنی 320 میلیارد دینارەکە هەرێمی کوردستان. وادەیەک دیاری کراوە بۆ ئەی بێت ئەم پارەیە؟ طبعاً وعدەکە تاکۆ ئێستا دیاری نەکراوە، بەڵام ئەمە ئیجراءێکی تەسەور دەکەم زیاتر کارگێڕی دارایی بێ. هەر کاتێک ئەم ڕێکارانە تەواو بوون وەزارەتی دارایی هەرێمی کوردستان ئیشعارەکەی کە گەیشت بەو لە ڕێگای لقی هەولێری بانقی مرکزی عێراق ئەو کاتە ڕادەگەینێت و ئەو لستەی موچە خۆرانیش ئامادە دەکرێت. سپاس بۆ زانیاریەکانت. بەڵێ سەبارەت بۆی کە ئەمەژە بۆ کرد لە وادەیەکی نزیکدا شاندێک لە هەرێمی کوردستان پێک دەهێنرێت و سەردانی بەغدا دەکات بۆ دەستپێکردنی گفتوگۆ و ئەو ئاماژەی بۆ کرد کە گوتەبێژی حکوومەتی عێراق کە دوێنێ لێدوانی داوە ئاماژەی بۆ کردە ئەم پارەی کە بۆ هەرێمی کوردستان دێت حەقێکی خەڵکی هەرێمی کوردستانە. ئەو ئاماژە بکرێت ئەو حقایق و وەروەها ڕاستیەکانی بۆ هەم خەڵکی عێراق و هەم خەڵکی هەرێمی کوردستان و پەرلەمانتەران بە شێوەیەکی گشتی ئاشکرا کردووە.